بەڵێ ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێبەری شارەدەی کەسنەزان قسە دەکەم یانەکەم بەڕێز سایب هارون ڕەشید کە ئێستا لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ. ئەمە بزانەوە پرۆژانەی کە لە سنووری بەڕێبەرایەتی شارەدەی کەسنەزان جێبەجێ کراون تا ئێستا لە کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان بە تایبەتی چین و چەند پرۆژەی دیکە هەیە کە بە تەمان جێبەجێ بکەن. بڵێ لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پرۆژانەی کە لە کەسنەزان جێبەجێ کراون بەس پێش ئەو بینە سەر ئەو بابەتەی ئەمە ڕوونکردنیەوەی بێت لەسەر کەسنەزان سنووری کەسنەزان بدەین. کەسنەزان لە سنوورەکەی لە چی پێکاتوە لە 3 شارەوانی لە خۆی دەگرێت و 27 گوند 35 شاری نیشتەجێبوون لە خۆی دەگرێتن و بەڕووبەری 6,567 دۆنم زەوی سنووری بەڕێوەبەراتی ناحیەی کەسنەزانە بەژمارەی دانیشتوانی 120,716 کەسە و ئەو پرۆژانێک کە لەو ماوەی کە جەنابیشتان بە خۆتان دەزانن حکوومەت لە قەیرانی داراییدا بوو لەو 1-2 ساڵی دەستمان بە ئیش کردیە. ئەو ئیشانێک کە کراون بای 18 ملیار و نیو ئیشمان لە سنووری ناحیەی کەسنەزان کردیە. ئەو 18 ملیار و نیوەش دابەش کرایە سەر 5 ملیار بۆ سنووری هەرسێ شارەوانی و 5 ملیاریش بۆ گوندەکان و 8 ملیار و نیو لەبەر ئەو بارودۆخەی گۆڕانی کەشوهەواکە ڕوویدا بە ناچاری ئێمە ئەگەر ئەو بارودۆخە نەبا ئەوش لە خزمەتگوزاری تر سرف دەکرا و دیارتریش دەبوون. بۆیە بە 8 پۆند و پاکردنەوە چەند ڕێڕەوێک ئەوش بای 8 ملیار و نیو بە گوژمی 8 ملیار و نیو ئیشی تێدا کراوە و پرۆژەکانش بەردەوامن و هەندێک پرۆژەی تریش کە بەپێی ئەو دەرخستە و نووسراوانەیە کردیتمان ئەویش بای نزیکای 4 ملیار پرۆژەکان ڕێگە و بانە گەشت و گوزارە زیاتر ئەوانەی کراون ڕێگا و بان و ئاوەڕۆ کارەبا چکە کارەباش 2 وێزگەی کارەبا لەگەر چەند فیدەرێک کە پێشتر کەسنەزان بارزۆری کارەبای زۆر بوو بەڵام ئێستا ئەلحەمدولله لەو کابینەیە کە 2 وێزگەی کارەبا دانران لەگەل چەند فیدەرێک وەکو لایانی هونەری کێشەمان نییە بەڵام کێشە کە لە بڕەکەی نارێن بڕی ئەو وزەیە کە دەدرێت ئەوە شتێکی عامە بەڵام لە هونەریەکەی بۆ نمونە لە فیدەرە لە وێزگە لەوانە هیچ کێشەیەکمان نەمەوە و بە تەواوی بنبڕ بۆ کۆتایی هاتووە. ئەجا لە زمنی ئەوەی کە باسم کرد ئەو فیدەرانە لەگەر ئەو وێزگانە ئەوە ناکەوێتەوە لە زمنی ئەو ژمارە گوژمەی کە باسمان کرد ئەوە گوژمەیەکی تری لۆتەکان زۆر باشە. سەبارەت بە ڕێگەی پیرۆش کە لە سەدا پێجاپێجی کارەکانی تەواو بووە ئەم ڕێگەیەکەی ئیترەتوان هاوڵاتیان بەکاری بێنن چە ئاسانکاریێک بۆ هاوڵاتیان دەکات چه کێشێک لەو سنوورەکە مەکاتەوە جگەل لەوەی کە ئێستا ئەو کە جەنابەت ئاماژەت پێ کرد 2 کیلۆمەتری تکەش تقریبان نزیکەی دەمانگێک دەبێتن 2 کیلۆمەتری تکەشمان لە بینی کەسنەزان پیڕەش کە ئەو زۆر لەوەش گرنگتر بوو کە ئەنجامماندا ئەویش چەند گوندێک و چەند شارێک کە دەکەوێتە سنووریان بەڕاستی یعنی کێشەیەکی زۆری هاوڵاتیان ڕۆژانە کە ڕوبەڕوومان دەبەوە ئەوە بوو ئەو ڕێ بوو چارەسەر کرا ئەوەی کە ئێستاش دەکرێتن ئەوە ناو گوندی پیڕەشە ناو حرمی پیڕەشە ناو کۆلانەکانە ئەوە دەکرێتن و وەکو ڕێ قرتاوکردنەکە تقریبا کۆتایی هاتووە هیچ کێشێکمان بەڵام لە هەندێک ئاوبڕ و ئاوەڕۆمان هەیە ئێستا ئیشەکەوان لەوان دەکرێت. زۆر باشە. سەبارەت بە کێشەی کەم ئاوی لە ڕۆژهەڵاتی شاری هەولێر و لە کەسنەزان هەندێک جارە و ناوچانە کێشەی کەم ئاویان هەبووە پرۆژە ئفراسێشێکێک لەو بەشانە بۆ کە توانێتی چارەسەری بکات لەگەڵ ئەو پرۆژەی کە سەرۆکی حکوومەت چەند ڕۆژ بەر لە ئێستا ڕایگەاند ئەمە کێشەکانی کەسنەزان چارەسەر دەکات بەتەکید کێشەی کەسنەزان هەر نەک تەنها کەسنەزان دەوروبەری هەولێر ناو هەولێرش بەم پرۆژەیە چونکە پرۆژەیەکی جەنابتان نەزان لە ئەعلامیش باس کرا پرۆژەیەکی زۆر مهم و کاریگەرێشە هەتا لەو ماوەی ئەمە 2 موافقەی بیریشمان وگرت کە لێ بدەین لەبەر ئەوەی کە دەزانین کێشەکە چارەسەر کرا بۆیە هەردوو بیرەکانیشمان ڕاگرت و ئێستا ئەو بیرانە لێ نادەین بۆ ئەوەی ئاوی ژێرزەوی بەکارنێنین زیاتر ئەو ئاوەی بەکاربن کە لە زەی گەورە دەین. باشە لە باری گەشت و گوزاریش سەرانگەی دڵۆپەیەکێکەوێتە سنووری شارەدەکەی جەنابتانەوە تا چەندە کار کراوە بۆی کە ئەم
ناوچە گەشتیاریانە پەرەی پێ بدرێت هەم بۆ ڕاکێشانی گەشتیار هەم بۆ هاوڵاتیانی شەوانەی کە دێن ڕۆژانە یا بڵێن لە پشوەکاندا کەڵکی لێوەردەگرن. ئێمە وەکو بەڕێوەبرێتی ناحیەی کەسنەزان ئەمە قۆناغی یەکەم دەبێت ئەمە پاراستنەکەی لە ئەستۆ بگرین ئەوجا بە گوێرەی ئیمکان ئەوەی کە لە بەردەستمان بی بۆ ئەوەی ئێمە کاری تێدا بکەین و تموحیشمان هەیە زیاتر کە کاری تێدا بکەین و ئەو کارانەی تێشدا کراون لەوانە لە دوو تموحی بنەبی هێشتان بەڵام زیاتر کە شت لە ئەموری ژیان وایە کاتێکە دەست پێ دەکەی شتە گرنگە زۆر گرنگەکان ئەوجا گرنگەکان ئەوجا یەک بێ قۆناغەکان پێدا دێخوارێ بۆە ئەوەی کە زیاتر کە وەکو بەڕێوەبرێتی ناحیەی کەسنەزان وەکو حکوومەتی هەرێم زیاتر کە گرنگیمان پێدا بێ لە ئەولویەتی کارەکانمان بێ ڕێگاوبان ئەو کارەبا بووە بووە ئەویش ئیشمان تێدا کردەوە بەڵام لە دوو تموحیمەنیان ئینشاءالله لە داهاتوو شێکی باش زۆر باشەوەی کە بۆ کەسنەزان گرنگە ناوچەی پیشەسازی کەسنەزانە لە بینی بنەسڵاو کەسنەزان ئایا پەرەدان بەم ناوچەیە چ کاریگەریکی لەسەر کۆی بابەتەکانی پەیوەندیدار بە شارەدەی کەسنەزان و هاوڵاتیان حتمان ئەوە زۆر گرنگ دەبێت و ئیشیشمان لەسەر کردیە کەشف و دەرخستەشمان کردیە و موافقەش وەرگیرە بەڵام هەتا ئیشەکە نەکەیتە باری جێوەجێکردن ئەمە بمینیل و ئەو کاتی باشە ئەوە چه کاریگەریەکی ئەو ناوچەی چۆن بەکار دەهێنرێت هاوڵاتیان چه سوودێکی لێ دەبینن ئەگەر ئەوانەی کە بەڕێزت باسی دەکەیت بکەوێتە باری جێبەجێکردنەوە ئەوە سوودێکی زۆری دەبێت چۆن ڕۆژانە هاوڵاتیان ئەوانەی کە کاسبن کار دەکەن هانامان لۆ دەینێن داوای دەکەن کە بەتایبەتی ڕێگەوبانەکەی چا بکرێتن بۆ ئەوەی ئەگەر ڕێگەوبانەکەی چا نەکرێت خەڵکێکیش سەردانیان ناکە بۆ ئەوەی تەسیر لە بژێ ژیانیان دەکە بۆ ئێمەش هەموو شتێکمان کردەوە ئینشاءالله لەو نزیکانە ئەو مژدەیە بە هاوڵاتنی خۆمان دەدەن. زۆر باشە بەڕێز سایب هارون ڕەشید بەڕێبەری شارەدەی کەسنەزان زۆر سپاس.